لە ئێستادا بەهای دۆلاری ئەمریکی لە بازاڕەکاندا بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆوە بینیوە. بە جۆرێک تەنها لە یەک دەفتەر دۆلاری ئەمریکیدا بەهاکەی گەیشتۆتە زیاتر لە 100,000 دیناری عێراقی و بۆ نمونە تەنها بەهای 100 دۆلاری ئەمریکی لە بازاڕەکاندا گەیشتۆتە زیاتر لە 123,000 دیناری عێراقی. وەک فرۆشیاران و کڕیارانی ئاڵگۆڕە دراویەکانیش لە بازاری دراوی سلێمانی یان بازاری دارایی شاری سلێمانی ئاماژەی بۆ دەگەن ئەمەش داگەڕێتەوە بۆ ئەو لێکەوتە سیاسی و سەربازیانەی کە ماوەی چەند ڕۆژێکە عێراق و ناوچەکە پێدا تێپەڕ دەبێت. ئەمەش بێگومان بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ترس و دڵە ڕاوکی لێ هاوڵاتیان دروست کردووە لەوەی دراوەکانیان لە دیناری عێراقیەوە بگۆڕن بۆ دۆلاری ئەمریکی. جاران گەڵایەکەوە بە معدل دامەنە بە 120,000 ئیتر 350 450 بەڵام ئێستا ئەم زروفە کە هاتوۆتە پێشەوە گەڵا بەرەو 123 ئەڕوا و هۆکاری زۆرە. یەکێک لەوانە خەڵقەکە ترسیاڵە نەوەکو بەرەو شەڕێکی قورس بڕۆین و با دینارمان پێ نەبێ گەڵامان پێبێ. بەشێکی دیکەی فرۆشیاران و کڕیارانی دراویش ئەوە ناشارنەوە گەربێت و بارودۆخەکە لەوەی ئێستا کە هەیە بەرەو ئاقاری خراپتر بچێت بەهای دۆلاری ئەمریکی بەرزتر نەبێتەوە و بە پێچەوانەوە بەهای دیناری عێراقی زیاتر دانەبەزێت کە ئەمەش کاریگەری خراپی لەسەر بەرزبوونەوەی نرخی شمەک و کاڵاکان دەبێت چونکە بەپێی هاوکێشە ئابوووریەکان بێت تا بەهای دراو دابەزێت لە بەرامبەردا نرخی شمەک و کاڵا و پێداویستیەکانیش بەرزتر دەبنەوە. یاسادی قەتبەی حەسانەیەکی ئابووری گەورە لەلایەن ئەمریکا و لەسەر عێراقەیە. ئەگەر بێت و ئەو حەسانەیە لەسەر عێراق لا ببرێت ئەنی من تەسەورەکەم عێراق تووشی داڕوخانێکی ئابووری زۆر گەورە بێ و ڕاستەخۆش کاریگەری لەسەر بەهای پارەکەی دروست دەکات چونکە ئەگەر یاسادی قەتبەی بەهای دیناری عێراقی تەنانەت لە دوای ئەو لێدوانەوە بە ڕێژەی لە سای 1.5 بەهای دیناری عێراقی دابەزان. هەرچەندە بانکی مەرکەزی عێراقی بە ڕێژەی لە 5 بۆ 6 زیاتر لە ڕۆژانی ڕابردوو دۆلار دەخاتە بازاڕەوە و لەو ڕێژەیەش تەنها 41 بانک و کۆمپانیای دراوی کە مۆڵەتی ڕسمیانێ ئەو پارەی وەردەگرن و دواتر دەگاتە گشت بانک و کۆمپانیا دراویەکانی عێراق و هەرێمی کوردستان. بەڵام نەبوونی سەلامەتی و نەبوونی گەرەنتی لە گواستنەوەی پارەکاندا بۆ گشت شارەکانی عێراق و هەرێمی کوردستان و تێکچوونی خراپی دۆخی سیاسی و سەربازی عێراق هەموو ئەمانەوەی کردووە تا دێت بەهای دۆلاری ئەمریکی بەرزبوونەوەی زیاتر تۆمار دەکات و لە بەرامبەریشدا بەهای دیناری عێراقی زیاتر تووشی دابەزین دەبێت. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.